بەڵازان خۆشەویستانمان لە چەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە بابەتێکی گرنگی خێزانی و هەم پەیوەست بە دەروون و کار و پیشەوە دەکەین. سەرقاڵبوون بە کار زۆر قوڵبوونەوە لەو کار و پیشەی کە مرۆڤەکان هەیەە و چی بکرێ بۆی هاوسەنگی بپارێزرێتەوەی کە کاتێکی زۆر دەبەخشێ بە کار و پیشەکەەوە لە هەمان کاتیشدا هاوسەنگی بپارێزرێت لە نێوان کات بەسەر بدن لەگەڵ خێزان و لەگەڵ خودی خۆداوە بەشێکی زۆر لە کاتەکانیش بۆ خودی خۆمان بێت و لەگەڵیشیدا لەگەڵ خێزانەکانمان داوەندە سەرقاڵ نەبین بە کار و پیشەکەەوە ئەمە چ کاریگەریەکی دەبێت کە زۆر قوڵبوونەوە زۆر کارکردن و وەلانانی خێزان یاخود ئەو شتانی کە پێویستن بۆ خۆمانە گفتوگۆی زیاترین بابەتە دەکەین لەگەڵ مامۆستا کارزان جەمال ماستەر لە دەروونناسی مامۆستاگیان زۆر بەخێر بێ سەر هەردوو چامان بەخێر بێت یاخ زۆرێگەنا سەرقاڵە بن بە کارەکانیانەوەنی بە بەردەوامی بۆ خۆی ئەمە لە ڕووی دەرونیەوە کاریگەری پێشەم شتێ لەسەر خۆی دروستەکات. لە ڕاستیە مرۆڤ جانبێکی زۆر یا زۆر بەی ژیانی بابەتە کۆمەڵایەتی و دەرونیەکەوێتی و مرۆڤ هەمیشە بێت لە هەر بارودۆخێکا بێت هەر ئیش و کارێکی بێ هەر مەشغەڵەتێکی بێت ئەبێ ئەوی لەبیر بێت کە لە ڕاستیە بابەتە کۆمەڵایەتێکە با دەرونیەکەی گرنگە احتیمامی پێبات یعنی مهما يكون توق إشكاد جرين بيد إشكاد بيروز بيد إشكاد نائب وتايبت بيد لكوتايتو إنساني بيستبا جرين جدان وبابا كومالات يدروني أكاد زانس يدروني سدم بيوايا كمروف كات السركوتو أكل راسيها وصين راجل بيني بعد كومالات يدروني كي خوي لقال إيشو كسابت وكارك وهر كسنت وأنا وصين راجل راسيها سركوتونيا مهما يكون إيشكي هرشي بيت پارە پیاکردنەکەی هەر چۆنە بێت پایە مەسەبەکەی هەرچیە بێت واتە گرنگە لە کۆتایە تۆ تێبگەی کە ئینسانیت و ئینسان کارێکی اجتیماعیە پێویستی بە کۆمەڵایەتی بوون و تێکەڵبوون و گرنگیدان بە خێزان و خۆشەویست و ئازیزان هەیە یعنی هەموو شتێک نەبەسینەوە بە ئیش و کار و کەسابەتەوە چونکە زۆر جارێ لە ڕاستیە ئێمە وا تێگەیانداوین و سەردەمەکەەوە ئەخوازێ کە پێوان وا بێت مەشغەڵەت و گوزەرانی ژیان ناتوانانی دانیشی ناتوانانی ئیسراحەتکە بێ بەردەوام خەریک بیت لە کاتێکە ئێمە لە ڕووی دەرونیەوە پێمان وایە کە مرۆڤ چەندێ پێویستی بە کەسابەت و ئیش و ژیان و گوزەرانی خۆی هەیە زیاتر پێویستی بە ئارامی دەرونی هەیە پێویستی بە تێکەڵبوونێ پێویستی بە پێکەوە کۆبوونەوەی خێزانەکان و سەرسفرە خواردنەکان هەیە لە ڕاستیە باش ئەو مەشغەڵەت زیاد لە حەدەی بە هەر کارێکەوە بێ يعني تناند إمل عيني فيروز إسلام نمونيك من هي في خمسة صلى الله عليه وسلم بيستيتو سي صحابي قصي كان كردو كان توتي من جنة يعني مش كان توتي من هم رجل برجل نهيليا كردو يعني تنان لك هذه إسلامي شا نابته زيادة الربيب كي بو هر كاري كي دي كبك أو أنا مشغول بويد بيقومان كاريجري لسر دوش ديكتو زور بروني باسل كد يقلاني دروني دولاني كومالاتي من علي ربع برسم لاني كومالاتية ئەگەر زەعیف بێ و باش نەبێ و چاک نەبێ و توند و تۆڵ نەبێ گرفتمان بۆ لایانی دەروون دروستی دروستەکە یان نا ئەگەر دەروونمان گرفتێکی بێ لایەنە کۆمەڵایەتەکەمان سایفە بێت دەست خۆش بێت لە ڕاستیە زۆر کەس وەکو جەناب ئاماژت پێ هەڵت تێگا لە بابەتی دەرونی کۆمەڵایەتێکە لە ڕاستیە دوو بابەتن تاوکەر یەکترین و هیچیان بێ ئەوتریان نابێت وان ئینسان ناتوانێت بڵێ من دەروونێکی زۆر سەلیم و زۆر باش و زۆر چاکم هەیە و بەڵام تێکەڵ نەبێت بەڵام هاوڕێی نەبێت بەڵام دانیشتن و پێکەوەبوونی نەبێت بە پێچوانەشەوە زەلام ناتوانێت بڵێ من کەسێکی زۆر باشم لە بەروی کۆمەڵایەتیم زۆر باشە هاوڕێم زۆر باشت بەڵام لە ڕووی دەرونیەوە لە ڕاستیە وێران بێت و گەم لەبەرەوە هەردووشیان تاوکەری یەکترین و هەمیشە مرۆڤ بۆ ئەوەی سەرکەوتوو بێت بۆ ئەوی بڵێن لە ڕووی دەرونیەوە تەبعاً کەسێکی سەرکەوتوو بێت نەک لە ڕووی مادی و شتیترەوە لە ڕووی دەرونیەوە بۆی کەسێکی سەرکەوتوو بێت لە ڕاستی ئەبێت هەردوو بابەتە دەرونی و کۆمەڵایەتێکی هاوسەنگ کات و ئیش لەسەر هەردووکیان کات چونکە هەردووکیان تاوکەر یەکترین من ئەگەر شەخساتێکی باش نەبێت لە ڕاستی هاوڕێی باش نابێت و پێچەوانەشەوانە ئەگە من هاوڕەکانم باش نە من دەروونم باش نابێ و کاتە چونکە تۆ زۆر جار هەیە بۆچی تێگەڵی هاوڕێ برادەرەبی بۆی مەزاجە باش بێت یعنی تۆ زۆر بارودۆخەدەیە قورسە ناڕەحەتی وەزعێکی خراپ ڕوویەوە تەلەفۆنەکەی بۆ هاوڕێیەک یا بۆ خێزانەکەت ئەمێ پێکەوە بێ ئەمێ بێمە ماڵەوە ئیست بێتاقەتم بێزارم ماندووم تۆ کەم بابەتە کۆمەڵایەتی و باش نەبێت تۆ کە دوو هاوڕێی باش نەبێت کە دڵسۆز بن و سیقە و متمانە پێکراو بن چۆن بابە خۆ دەرونەکەت باشەکەیت یا کە تۆ دەرونێکی باش نەبێت چۆن ئامادەی پێشوازی لە هاوڕێیەکەی لە خێزانەکەت کەی لەبەرەوە دووشیان تاوکەری یەکترین و هەردووشیان پێویستیان بۆیە کە مڕاعاتی زۆر باشکردن و ئاگامان لێیان بێت لە ڕاستیە. بەڵێ مامۆستا کارزان یعنی نمونەی واش هەیە بۆ من پزیشکە ناسم ئەوەندە بە تەواوی ژیانی
خەریکی خوێندن و کاری پزیشکی ئەو بوو کاتێکە وفاتی کرد باوکی وفاتی کرد دوو کەس سێ کەس ئەو ڕۆژێک لە کاتی جەنازەکەی ئامادە بوون چکە پوری بە خۆی نێشت و مامی بە خۆی نێشت و خاڵ بەمان شێ بەستە دوای داچڵکی ینی وەکوڵی زیلەیەکی میرەبانی بەرکەوت و دووبارە چۆنە و کایە کۆمەڵاتێک و زانی کە ئەمە ضرورەتی نیە و حیاتیەتی نمونەمان زۆرە ئوستاز یعنی ئەمە هەر لەبەر دەمی خۆمانە ئەبینی تۆ لە تافریکا وەسیت ئەملات کەسێکی زۆر دۆڵەمەند و سیارێکی آخر مۆدێلی پێ ئەولاشی کەسێکی فەقیر و سیارێکی کۆنی پێ بە سەیری ناو سیارەکەی وانەکەی پڕە لە خۆشەویستی پڕە لە بەختەوەری و قسەی خۆش و زۆر جارەوە نەقسەکانیان بەرزە تۆ گوێت لە ناو سیارەکەی خۆتە لە کاتێکان برادەرە کە سیارەکەی لۆچێ بای دەیان دەفتەر دۆلار بێت لەگەڵ خێزانەکەی خەریکی مشکلن مشکلی گەورەیان هەیە زۆر جار هەیە چەند بینیمانە یعنی ئەوە ناکێشێ بە سوکانەکە لەبەروی ئەوەنە پڕە ئەوەنە لە ڕووی نەفسی و زەختی لەسرە ئاگای لەوە نییە کە بەڕاستی گیفان هەموو شتێنی لە ڕاستە پارە هەموو شتێنیە یعنی بەختەوەری ئوستا زۆر هەرزانە یعنی مشکلەکەی متەسەڕێک زۆر گران بێت باوەڕکە زۆر هەرزانە بە کەمترین پارە تۆ زۆرترین بەختەوەری دابینکەی تۆ ئێواران کە لە ڕۆژتاوەرە لە ئیش ئێوارە ڕۆیتەوانێ نقڵێت چکلێتە یەکری بۆ مناڵەکە تۆ ئەیەتی و باوەشەکە پیاگە ئەو بەختەوەریە یعنی بەختەوەری پێویستی بە پارە نیە لە ڕاستیە پێویستی بە قەناعەتی خۆتە بۆ باردۆخەکە یعنی تۆ کە ئێواران ڕۆیتەوانێت سفرەیەکی باگەرم و گورجل سفرەکە بە سفرەی ڕاخراوە مناڵەکان چاوەڕێ دەکەن ئەو بەختەوەریە نەگەوەی تۆ لە گەورەترین و زەخەمترین ڕۆستەرانتان نان بخۆی لەگەڵ خێزانەکەدا بەڵام متمانتان بەیەک نەبێت بەڵام ئامادە نەبێ مناڵەکە لەگەڵ تا دانیشێ بەڵام کێشە لەگەڵ کچەکەتە هەبێ لەبەرەوە بەختەوەربوون یا ئاسوودەبوون لە ڕاستیە زۆر هەرزانە تەنها کۆمەڵی تەکنیکی کە ئێمە بەکاری بێنی بەڵام بەداخەوە ئێمە زۆرمان وە قەناعەتمانەوە کە بەختەوەری لە گیرفانمانەیە هەتا گیرفانمان پڕ بێ بەختەوەرترین هەتا گیرفان هەمەتاڵێ نابەختەوەرترین لە ڕاستیەوە بۆ شوێکی زۆر هەڵەیە و هەمومان بەپێی تەجروبەی حیاتی خۆمان بەپێی ئەوەی کە فێری بووین ئێستەتی ئەگەین یعنی دوای 40-50 ساڵ ئەنجا تێگەی بەختەوەری لە ڕاستیەوەی کە بەجێ دێشتووە ئەوە بۆ کە لەبەر دەستا بۆ نەتزانانی قیمەتی چێ و نرخی چیە لەبەرەوە بەختەوەربوون پێویستی بە پارە و ماڵ و ئەو شتانە نیە لە ڕاستیە باش ئێمە ئێستا کە دانیشتوین لەم ستودیۆ لە سەقەنەفە و لە بەرسپلێتا قساکەین لەوانەیە کرێکارێکەگەر جووی لەم قسانەی ئێمە بیا ئەم قسانەی ئێمە ببینێ بڵێ من لە بەیانی تا ئێوارە بەم گەرمایە ئیشەکەم چۆن تااقەتم هەبێت چۆن بتوانم دەروونم دروستکەم چۆن تۆم لەگەڵ ماڵ و ناڵ ئەمە بگرێت تا پزیشکێک کە زۆرترین دەوامی لەواچێ لە خەسەخانەکانە هەبێ یان بەداخەوە لەوانێ زۆر لە خەسخانە نەبێ بەڵام زۆرترین کات لە عیادە و لە خەسخانە تایبەتەکان ئەمێنێتەوە چۆن ئێمە بتوانین کارەکەش بکەین و ئاگامان لە لایانی دەرونی خۆشمان بێت خۆی لە ڕاستە قسەکەی تۆ زۆر تاوە بێگومان زۆر کەسێ پێی وایە لە من ڕۆشتە هەوا ڕاکەڕاک و ئەم لاولامە و خەریک لەبەر گەرما و سەرما و تەڕی وشکە خەریکی ئیشم بەختەوەری لەکوێ لە ڕاستیە بەختەوەری پێویستی بە معریفە هەیە ئەڵە معریفە پێویستی بە شەهادەنی لە ڕاستیە یعنی ئێمە خۆ باوەڕمان شەهادەشیانەوە بەڵام زۆر بەختەوەر بوون لەبەرەوە پێویستی بە معریفەیە پێویستی بۆ یەک کە تۆ چۆن لە ژیان تێ ئەگەیت وسا من منێک بە باسەکەم ئێمە دراوسێکمانە بۆ ئاسنگەر بوو ئاسنگەری هینیش ئەوەی کە تەور و داسەوە دروستەکات دایمە لەبەر کوورەیە و گەرمە من هەموو بەیانێگەم بینی لە ڕاستیە زۆر جان خۆی گۆڕی عتری لە خۆی ینی بۆنی ئەتەگە هاتە لای من کە بەیانیان نەڕۆیشت ئیتر زۆر مەراقم بوو ینی مەسە ئەم پیاوە چۆن بەم شەو زەوقەوە ئەچێ بۆ ئیشێک کە هەمووی ناڕەحەتی و قورسیە ئاسن و دوو کەڵ ئیتر کە تۆزە گەورە بووم چوومە جامیعە پرسیارم لێک ڕۆژەیە وتم وەسا ئەحمەد یعنی تۆ کە ئەو بینم هەموو ڕۆژێڵەتی بۆ حەفلە ئەی باوەڕکە بەیانە کە هەڵەستم وازانمە چم بۆ شەبراخوانەوە خۆمە گۆڕێ مەز بۆ لەبەر ئەوەی چێژە بینێ لە ژیان یعنی ئەو تێ ناگالەوەی کە ئاسن قورسە و گەرمە و بەڵام ئەو تێگا کە ئێوارێتەوە چی ڕۆیە لە ماڵەوە خێزانەکە چۆن پێشوازی لەکە خەڵک چۆن احترامیەکرێ ڕێزی چۆنە ناو خەڵکە لەبەر ئوستاز خۆت قەناعەتی خۆت معریفی خۆت دەبێ بگۆڕیت نەگەوەی تۆ دانیشی لەسەر کورسیەک و پێدوا بێ بەختەوریەتە گیفانتەوە لە ڕاستیە بەختەوری بێت خۆت بیانیت خۆ بەختەوری نایە بۆلات لەبەرەوە گرینگە ئێمە معریفەمان تێگەیشتمان بۆ ژیان بگۆڕی یعنی پێمان وانە بێ بەختەوەری لە پارەیە بەختەوەری لە مەنسەبەیە بەختەوەری لە شەهادەیە بەختەوەری لە مەشغوڵێتە لە ڕاستیە بەختەوەری زۆر ئاسانەکو باسمان کرد و تەنها تۆزێک گۆڕانکاری لە بیرکردنەوە و معریفەت و ژیانبینیمانە بۆ دنیا یان زۆر جار ئەم زۆر کارکردن و سەرقاڵبوونە بۆ خودی تاک ینی کات بۆ خۆی خودی خۆی نامێنێتەوە ینی لەوانەیە پێویستی بە کاتژمێر و نیوەی بۆ وەرزشکردنەوە و کاتژمێر و نیوەی نییە بۆ خۆی ینی وەرزشێ بکات و تاوەکو سیحەتێکی باشی بێ بەردەوامی بابەرژیانی پڕەکەلانە جەڵدە لێی بە نانا بێگومان ئوستاز یعنی ئێمە ئاگامان لەوێ لە ڕاستیە گیانمان دەروونمان حەقیە بەسەرمانەوە یعنی ئێمە تەنها بۆ ئەو نەکراین کە ئیشکەین و پارە بێ خۆم ڕۆبۆت نین
10 ساعت دوان ساعتیش که دو دقیقه ساعتی بیگوژن بوی سر به دو ایش بیکیدو لراسي انسان روبوتنيه وناشون روبوتيش كات يعني مهما يكون انسان بيواي والله نخير من هالشيء كما هالشيء كم بوي دولا ما بمسبيني دولا مسبيني كي استاذ يعني مشكله جو اما بوشتي خو ما انا كنت قرباني كديانيه بودا بختوري لحظه كتي اجي لراسي يا استاذ اما هم لدين اسلام وهم او كساني كفيلسوف نواري جيانا ايش كان بيان وياك بختوري او لحظه كتوتي اجيت تو ناكري بما الامام علي قسيكي كافرميت وابجي ك قد نعمل بون منا وواش خود آمادك أبوه كاستأمريت كواتا تو أبي شتبكي توازن راقدي لبين جيان ومدني خوتا نك بجيبي يعني كوتاي بيبي لكوتاي تو سيركي دورا منيت خاوني باشا هيا سياري باشا هيا معلوم نالكو بوستو بداخن بلام تشيج نبين ولا جيان اي خلك اللي شويه يا استاذ خلك اللي كتو تينك شوي بختوري اللي شويه جيان لبروا با تشاوري وانا كاين بختوري بيب ولا مانيا تشاوري كاين امرو سبي دوس بي يعني بزوجاري باسي مثلا متخوري حكمتي يعني امل دوزار تشادو لن نهامتين باشا يعني امد الصاله ام هدانشني تشاوري مان كده يعني زور كزي بداخو حتى اسل دوزار تشادو حتى اس يك هنغالو جاي نشته بيشو بو لبرو تشاورك بختور بي تشاورك معاش بعد تشاورك جيان بعد بس لراسي او جيان روات هنا وسط لبرو من نالم مروف حقي او يخوش بجي بلام گرینگی تو که پیروی باجیت ایترو هم مشتیکه نخیر هی زور باجی بلام خوش ناجی لراسیه لبرو بختوری و خوشیان پیوسی و پارو منصبوش تاننی انسان خویت و آن قناعت بخوی که کوجی انتیاتی باشه یعنی لبرو ابی همیشه و من لیاد بی لیان دنیا کمان پجوی نخیر چون که سبینه خوان خواسته که گیشین تمنیک ناگره توانه يعني من روش تو 24 ساعة لا شو روجك ام 24 ساعة بلاني كما مثلا 8 ساعات يا خويت بلاني كما 2 ساعات يخليك خوادني باشا تو بتماي 8 ساعات 10 ساعات ايشكي اي خوت اي درونت اي بابتكم الله يتيكد يعني بداخل مزور كسمان هي من ايش ما لكم يعني ارنجين بو اوان كان صال ايش بس بينازان اخو استاذ يعني بريزت كارويتو الشام نالكان خوتون او ندرن ارويتواني او ندرن ارويتواني بس السفري ساد وتشيشي ساد وناني ساد ارويتواني يعني قيمتي شي كتو روشتي ولا سفر كنا ميلا كنا على كانا قيمتي شي كتو باوش يجني بيانا كي بيجو يبخول لبرو خود بريستي كجيان دواس سخت كدوا يجينا بو شيوني لراسي شو قلت مع البختوري زور بارينا لراسي ولا مي خطرتر ما وصك هذا كاك داناويه كسانه كان هر كوش كانوا هر باركو كانوا يعني تا دولماني واناس يعني تا هوليرو توزا جيراني بينيو يعني الدنيا زور زارو تريوانا من على كان يعني اي خون بالضبط او اي كمريات قري يعني خوان استفادي لنا كان يعني زاوا كان يعني من براسي زور كزي من يعني مجاني بارك يصرف كان انا برادر من الدكتور على من مجاني يصرف كان بارك باش اما ام سرقال بونا يعني هرت التوركش من باز سويه او عند السرقال بين يعني زياد لبيويست بيت تشكاري قريكي لسر بابتي خيزاني معناه بتايبت جنومير و هاو سريع بالين باوك لكن من الله كان براستي بيقومان اما اقداري خوما نبين يعني قام بعد خونا بالودو دم كيشان غورا براسن يعني تو لراسيا خزانه كده هاو سريع كده بي سي بيتا وناكري بيدوا من كايش كم لدرو بوتو يتري بيدن بيت ابي اماده بي ويكا من درن بيمو يا هرنيه مو انا شو ايش بوتو اكم لراسيا قسانا قصي باقو بريقم سودينيه شو كتو لارو دروني كوماتو كتكلي خزانه كنا وكتكلي هاو سريع كنا وكتكلي من الله كان وي بلا وقرني يعني تو زوجة راسي زوجة تو لا مشكلة أو يعني من كتاب تلام كتير مرايقة هذا كار على من باوكم بس بالتاريخ بيني ولا جانا مرونا شيء نبينيه الله بس جمعان لمالو جمعان جا خويت شو كهيلاكا إيه الله من كان رحمة من نبي يا قرني بلا ما يا جول قصينا قدم جول مش قال كاين قدم ده صلاة مشي شو كونيتو أنا وقو باوك خوي بسلمين لمالك يعني خزانة يا وكو دايك أستاذ أبي دايك باوك بيجي سركي لمن الخزانة وأبي بنيان هبت وأبي بردوام لهر حالة شيء خرابة بطاقتها بزارية كشيء خزانة قال لابد من وجود به يعني أملا شوين دوام كان بعد ناقين على بوينا بيتي زوج جاري تلفون لكن بودا يكوا قلم كتشكل مشكلة شيء تكاور أبو مع حد يا ور أبو فلان شوين يا ور أبو مكتب مشكلة شيء بالغ الله والله أمرنا توانا بيانش بخواد دوام هي قيتشك شو عشان ما بيم يعني يك شما تلفوني بوك والله قيسك شو عشان ما بيم اي الله استاذ يعني معلقت كي شيء هي يعني ناكل دواي خي
کورێک کێشەی نیە ئیشەڵا چوارشەمە ئیشەڵا کرایم چوارشەمەکەش نایەت یا بۆی منە زۆر جارێت تەلەفۆنەکەم ئەڵێم مەسەلەن کوڕەکەت شتێکی خراپی پێوەگیراوە مەسەلەن وەزعی باش نییە ئەبێ ئاگامان لێ بێت مامەسەیان کورەوە زۆر ئەو شتانی کرد وازی لێ بێن خۆی چارەسەرێکە یعنی وای لێ هاتووە خۆی لە مسواتەکە دزیوەتەوە دایک و باوک یعنی هاتنەوە لە واقعەکە جاری وایە لەوانەیە ئەم منداڵە ئەم تاکی خێزانە سەر بکێشێ بۆ خۆ کوشتن بۆ زۆر شتی ئەمە خەریکی پارەپەیاکردن بێ من حاڵتمەوە لە ڕاستیە یعنی 4 ڕۆژ پێش خۆی انتحارکە بە کەسوکاری متووە یعنی چمەتە ماڵشکە نهاتون چونتمە کاکە ئەم کوڕەتان ئەم مشکلەی هەیە ئەم حاڵەتە خۆکوژیتیان دروست بە ئاگاتان لێ بێ کەچی باوەشی نەنە درۆکەوە ئەوێ خۆی خۆشەویستکایە واکە احتیمامی پێ بین گرنگی پێ بین ئێوای لات و دوای 4 بەداخەڵ بەژیان خۆنا لەبەرەوە لە ڕاستیە کە تۆ باوەک بوویت باوەکی شوێنێ پارەپە یعنی مشکلەکەی وا تێگەشت باوەک جیاز بۆ پارەپەیاکردن ڕاستیە باوەک بەشێکی ئیشەکەی پارەپەیاکردنە بەشە گرنگەکەی باوکاتیکردن و مێردایەتیکردن و هاوڕێتیکردن و خێزانداریکردن یعنی تۆ کە سوکارێکت هەیە لە ماڵە بۆچی ماڵەکە دڕۆشتایە لە چاوەڕێ هاتنەوەی لەحظێ یعنی من تەلەفۆنەکە کچەکەم ئەڵێ باوکیتەوە چەند دقەی تر چەند سەعاتی تر یعنی بە لەحظەی ژمێرێ من چۆن احتیمامی بێنێم بۆ شتە لە ڕاستیە بۆچی گرنگێ بەلامەوە کەم ناڵەکەم چاوەڕێ مەکە کە خێزانەکەم کە کوڕەکەم چاوەڕێ مەکە بۆچی ئەوە نەگری بەلا بەڵام نەوەڵا سەعاتی ترم بۆی 50 زایتر پێیاکەم باشتر لەوە لە ڕاستیە باشتر نییە تۆ کاتێکە زانیم ناڵەکان گەورە بن جا زۆر جارێ خێزان شەمی خێزان یا کۆکردنەوەی خێزانەکان کاتیە ئوستاس ئێمەمان نەزانی کەم ناڵ کچ گۆر گەورە بوون ئیتر تاو دەودە لە سفرەکە کشێنەوانێ خۆیان نانەخۆن بەجێ لە دەرەوە نانەخۆن یا هەرنان ناخۆن جاتۆ لە حزەی کە پێکەوەن قیمەتی بزان لە ڕاستیە بەکاری بێنە زۆر جار هەیە بوون لە سفرە پێکەوە لە خێزانە زۆر مشکل حلەکە ئوستاس یعنی دیراسی لەسەر کراوە یعنی ئەو خێزانێک کە زۆرتی مشکلانەی ئەوەیە کە لە سفرێ دانانیشن پێکەوە قسە بکەن پێکەوە نانێ بخۆن بۆ لەبەروی لەسەر سفرە بوون باشترین مەجالە باشترین کاتە ئێمە بیرمان لە تەمەنی خۆمانەگەر ئوستاس لە خەیاڵ یابێت ئێمە لە سەدەمی گرانەکەیان گەورە بووین لە ڕاستیە بەڵام هەمیشە لەسەر سفرەکە دایکم مشکلەکانی باسە کرد باوکم کێشەکانی خستان ڕوو یعنی مناقەشەمانە کرد زۆر جارێ ناگەیشتنە ڕێکەوتن بە زۆر جارێ گەیشتنە ڕێکەوتن کەواتە بوون لەسەر سفرەیەک لە ڕاستیە گرنگترە لەوەی کە تۆ پارە بڕژین بەسەر مناڵەکانتە لەبەرەوە گرنگە دایک و باوک لە ئەسی مەسئولیەتە یابن من هەمیشە وتومە لە ڕاستی ئەگەر نابیتە دایک و باوکی باش مێڵە مناڵ بێ باشترە بۆچی کارەسا دروستەکەی بۆ خەڵک بچکە مناڵک ئێستا ڕاستە لای تۆیە سبێنی خیتە کۆمەڵگاوە کارەسا دروستەکات لەبەرەوە گرنگە کاتمان زۆر بۆ خێزانەکانمان ماوەسا کارزان شتێکی دیکە لە نێو ئەو کەسانی کە کارەکەن ینی زۆر جار بیانی بێدەنگیشیان تێدا ینی زۆر جارکە لە مەجلیسێکی شادانیشێ ینی توان هەیە قسەیەکی نییە دوو قسەی نییە گفتوگۆی نییە ئەمەش بۆ خۆی هەر ئەوەیە هەر ئەو پاڵنەرە زۆر کارکردنی وای کردووە کە بەشدار بێت لە مەجلیسێکە لە کۆڕێکە لە شوێنێکە بەڵێ وسا تۆ زۆرتر مەشغوڵ بوون بە کارەوانە ئەبێتەوە گۆشەگیریت چکە بۆ ئەگەر لە دنیا نابێت ئەگەر ناو چی ڕوایە لە خێزانەکەتا لە ناو خزمەکانتە مامەکانە خاڵەکانە چی ڕوایە مەسەلەن لەو منتیقی کە تۆ تیاژی لە گەڕەکەتا چی ڕوایە ئاگاویان نییە زۆر کەسێ پرسیارێکە وڵای من نازانم دراوسێکم ناوی چییە یا دراوسێکی تعزیەکێتەوە لێ چی بووە خێر وڵا باوکی ئەمری خۆی کردووە بۆ باوکی نەخۆش یعنی تۆ دابڕێ لەو ژیانە و ساس ئاگاد لە باودۆ خو چادۆرەکەن لەبەر تۆ قسەت پێ نییە چیڵی لە کۆمە لە مشکل لە خێزانەکە مەسەن لە مەجلیسەکە دانیشت تۆ باس چیە هیچ پێ نییە ئاگاو لە هیچ نییە خەبەری هیچ لانێ نازانێت دنیا چی گوزەرێ چی بۆ لەبەرەوەی تێکەڵ نەبووی لەبەرەوەی ئەوەنە گرنگی داوە بە ئیش و کارەکەت دابڕاوی لە واقع ئەنجا وساس ئەم دابڕانە وردە و دە زۆرە بێت وای لەبێتە گەشت کەسێکی گۆشەگیر ئەبیتە کەسێک وەکو ئالەت لێ وساس هیچ قیمەتێکی ئینسانی نامێنێت یعنی تۆ گەر وریان نەبیت واد لێت ئەسڵ من ماڵگای خۆش بێزارە بیت چەند کەسمان بینی وای ئەڵێ کاکە ئێمە ماڵە بۆ ئیسراحەت کەم بێدەنگ بن لە ڕاستیان ماڵ کە دەنگە دەنگیتیانە بێت و گریانی مناڵی و قژی و غورتیانە ڕاستیان ماڵ نییە لەبەرەوە چەند کەسمان بینەوە گرفتی و بۆ کاڵە کاکە منەش ماڵم ماڵگەم نان ئیسراحەت کەم مێشکم شێغن لە ئیش هەر قڕاقڕ لە معامل هەر قڕاقڕ لە ماڵ و هەر قڕاقڕ ئێوەستازیان ئەم مناڵەت و زان وەزع چۆن لە دەرەوە و ئیشی بۆ نیە بزان لە ڕاستیە ئەو ئیشی بۆ تۆ باوکاتی بۆ بکەیت تۆ خۆشەویستی بۆ دەو تۆ مهربانی بۆ دەربڕی لەبەرەوە کەسانە بەڵێ وردە وردە گۆشەگیرە بن وردە وردە خەمۆگەم وردە وردە دوو دەکەونەوە لە کۆمەڵگا لە تێکەڵ بوون لە وای لێ بنە ڕاستی ئالەتێک و هیچ قیمەتێکی ئینسانیان نامێنێت باش چۆن لە نەخۆشیە ئەوترێ هەندێک نەخۆشی بۆ ماوەیە لە دایک و باوکەوە گوازراوەوە ئەم بابەتەش ئەگەر دایک و باوکێک ئاوا بن
گۆشەگیر بن کەم تێکەڵاو ببن بەهۆی سەرقاڵیان بێ هەر بابەتێ بێ وردە وردە مناڵەکانیشان وا دەرناچێت بێگومان وستاس هەموو ماڵە زادی خێزانەکەیەتی یعنی بماوێ نەمانەوێت مناڵەکە زۆر باش بێت هەر زادی جەنابتەوە خراپیش هەر زادی جەنابتە و مناڵ بەرهەمی کارگەی ماڵە لە ڕاستیە یعنی بەرهەمی ئەو خێزانەکە تیاتی ئیتر هەرچیە بەرهەمەکە باش بێ باش و خراپیش خراپە لەبەرەوە بێگومان هۆی بەڕێزە باسەکە من کە باوکم وا بوو کە دایکم وا بوو پێگومان جواب بم یعنی تۆ زۆر جارێ نمونەی تۆڵێ کچەکەڵێ لە ماڵ چۆتە شووی کرۆ کچەکە چۆتە ماڵ ئەڵێ من وەخۆ دایکم وا چێشتی لێنە دایکم وای ئەکرد دایکم وای ئەوت دایکم وا ئەچوو بۆ لەبەر گواسەوە بووم یا من زۆر جاڵم پیاو نابێ پیاو بێ ئاوا بێت چکە باوکم وا بوو باوکم وایە کرد بۆ تۆ کە باوکاتێکی خراپت پیشان نا پیاوەتێکی خراپ چکە ئوستاز لە چاوی مناڵە بەتاتی لە چاوی کچە پیاوی نمونەی باوکێتی وەکو وەڵێ یەکەم خۆشەویست و یەکەم عاشقی کچ باوکێتی ئەم کچە سەیری تۆ وەکات بەڕێزت چیت ئەزەحمەت نەبێت بە شخصیاتی یاخوا نەخواستە بێ شخصیاتی ئایا گرنگی پێ یا گرنگی پێ نایی بەلاتەوە احتیمان بە خێزان و پێکۆبوونی احتیمان پێ نایی ئەمە بێتە خۆ سبەینە کەم کچە شووی کرد وا سەیری پیاوەکات پێی وایە هەموو پیاوی ئەبێ وا بێت ئەگەر پیاوەکەی وا نەبوو گرفتی بۆ دروستە بێ بە پێچەوانەوە کوڕ لە ماڵەوە سێرەکە باوکی ئاوایە باوکی تونندڕەوە باوکی تووڕەیە ئاوا زەبتی شتەکانەکان ئێسپێنێک کەمەستە خێزانیتەوە بۆ شوێ تەعاملەکە ئەمە وای لێ نەوە بنەوە یعنی ئەو هەڵی کەم پیاوە کردی نەوەنەوە گوازرێتەوە لەبەرەوە بە تەئکید هەموو مناڵێک زادی خێزانەکەیەتی و بەرهەمی خێزانەکەیەتی و چاک و خراپی بۆ خێزانەکەیەتی لەبەرەوە دایک و باوک ئەبێ زۆر حەرز بن لەسەر ئەوەی لە ڕاستیە کاتی زۆر باشە بۆ مناڵەکانیان وەک کاتێک ئوستازیان نەک دوای 18 ساڵی تۆ فرێ مناڵەکەتکەی ئەو کاتە فرێ ناکەوی لە ڕاستیە مناڵ لە دوای 2 ساڵەوە تقریبا ئەبێ پەروەردەی کیت ئەبێ ڕایبێنی بۆ ژیان ڕاهێنانێکی زۆر میهرەبانانە چونکە خۆ دەزانی ئەم ژیانە ئەگەر کەسی باشی بۆ ئامادەنەکەی لە ڕاستیە کەس بەرگەی ناگرێت ئەم هەموو قورسی و ناڕەحەتیە لەبەرەوە بێ دایک و باوک زۆر حەزم لەسەری لە 2 ساڵەوە هەتا 18 ساڵ زۆر کۆنتڕۆلی ماڵەکانیان کرد چونکە من هەمیشە وتم لە ڕاستیە مناڵ وەکو چۆلەکەی گوایە ئوستاز سەرەتا لە قەفەزێکایە زۆر ئاسان توانین بیگریت دەریێنی خواردنی بێتێ کە گەورە بوو وەکو وایە لە ژوورێکا بێ ئوستاز لە ژوورێکا توانی بیگری بەس تۆزە ناڕەحەتە بەس کە بە 18 ساڵ س دەرە ئوستاز ئەم چۆلەکەیە ناتوانانی بیگریت کۆنتترۆل ناکرێت لەبەرەوە چاکی خراپەکاتە بۆ کۆمەڵگەیە لەبەرەوە هەتا لەبەر دەستایە باش ماڵیکە یعنی وای لێ بکەس بینێ بە بانگە بێتەوە بۆ باوەشت نەکات هاتانەیەاتەوە مۆسەکەرز باس لەو خاڵە گرنگە کرد کە ئەم بۆ نمونە ئەو کچە سێری باوکێک بزانێت چۆنە مامەڵی چۆن لەگەڵەیە زۆر جار ئەو مامەڵە باشەی باوک لەگەڵ کچەکەی ئەو پێدانی خۆشەویستیە زۆر لە توێژینەوەکان ئەماژەوەکەن کە ئیدی لەوانەیە ئەم کچە سەر نەکێشە بۆی جێگرەوەی خۆشەویستی بۆ خۆی پیا بکە لە دەرەوە کەسێکی کەی خۆش بێ بەڵام کە باوکی ئەو خۆشەویستی پێبەخشی حتمما پێویستی بە خۆشەویستی دیکەی لە ڕاستی ئەمە لەوچێ قسەی کۆمەڵاتی بەکارکرێت بەڵام وەکو توێژنەوەی زانستی پزڕاز نەکراوەوە بەڵام بێگومان ئێمە لەگەڵ نازی زۆرانی و ناکرێت دایک و باوک بەردەوام هەچی کیانوی مناڵ هەچی کیانویست بۆی دابین کرد پێدانی خۆشەویستی باوک بۆ کچ ئوستاد لە ڕووی دەونیەوە زۆر توندیەکات زۆر بەهێزیەکات وە کچ کە زانی باوکی لە پشتێتی زۆر شتێ لە ژیان ناتوانێت بیکات جورئەتی بێ بیکات بەڵام ئەوە ناگەێنێ ئەوە سبەینێ خۆشەویستی پێ نەمێنێ بۆ هاوسەرەکە یا بۆ مناڵەکانی شتیوانی ئەوستا چکە خۆشەویستی دایک و باوک یا خۆشەویستی مناڵ بۆ دایک و باوکی جیازە لە خۆشەویستی کە لە بینی هاوسەر و ژن و پیاوە لەبەرەوە هەرگیز لەوە نەترسین بڵێ من ئەگەر هەموو شتێکی بۆ بکەم یا پاڵپشتیکەم لە هەموو شتێکا کچەکەم سبێنێ پشت بەم نەبەسێ سبێنێ ناتوان خۆی خاڵی مشکلەکان باوکی عاقڵ و دایکی عاقڵ ئەوانەی کە معریفەیان هەیە لە هەموو شتێکا تەدەخلی ناکەن سەیری وەزعەکەن ئوستاز یعنی من هەمیشە ئەڵێم تۆ چاودێری مناڵەکانت کە لە ڕاستیە منعیان مەکە چاودێریان کە ئایا ئەم منە ئەم کچێتەوە کە مشکلێکی چۆن حەلیەکات چاوەڕێکە بزانە چۆن حەلیەکات لەکوێ خەلەل وەڵی بۆستە ئەوە ئاوا لێ بکە ئەو ئەلەویا دانێ یا کوڕەکەت نەک ئەوەی دانی شوێنی بڵێ تۆ ئەمڕۆ کێشێک دروست کرد دایش خۆم حەلیەکەم عیلاقەو نەبێتەوە هیچ ماڵێ خۆمەزانم چۆن حەلیەکەم ئەمە وای لە یەکەی کە حەلکردنی شوێنی بە کەسی تر یعنی سبەینێکە لەگەڵ هاوسەرەکەیان مشکلەیەکی هەبوو یەتەوە ماڵەوە بۆ بەڵاوی کێشەیەکم هەیە بۆم حەلکە بەس کە فێرە کرد خۆی کۆنتڕۆلی بادۆخکاکە لەبەرەوە گرینگە دایک و باوەک هەموو شتێک نەکەن بۆ مناڵەکانیان بۆ ئەوی دەسەوە سامن لە ژیانە ئەبێ فێریاکەن لە ڕاستیە لە کۆتایی دەگەک دەناگەر ئەو خاڵی هاوسەنگیت چۆن بەدیبێن ئەمەی کە باسمان کرد چۆن هاوسەنگیەک بەدیبێت لە کۆی ئەم شتێک کە باسمان کرد لە ڕاستی ئەوستاجیان ئەبێت باوک و دایک یا ئینسان بەگشتی با باسیکەی ئەبێ پێش ئەوەی
بچێتە ناو کارێکەوانی ئاگای لە بادۆخە دەرونەکەی خۆی بێت ناکرێت و هەموو ئیشی خۆتی دەکەیت لە ڕاستی ئەبێ ئیشە بگونجێ لەگەڵ شخصیاتە لەگەڵ تواناکانتە لەگەڵ کاتەکەتە لەگەڵ خێزانەکەتە لەگەڵ پەیوەندەکانتە یعنی ئیشێک هەرچەنە پارەکەی زۆر بێت هەرچەنە زۆر بێ پارەکەی لە ڕاستیە کە لەگەڵ حەز و خولیاکانتان نەبوو کە لەگەڵ تواناتان نەبوو زەرەی تیاکەی فەشەلی تیاهێنی لەبەرەوە بێت تو ئاگاو لەوە بێت کە من ئینسانێکم بەسمام ئیشەوانێ ئەی دەروونەکەم چی لێت ئەی بابەت کومەڵەکەم چی لێ یعنی ئەکرێت تۆ مەجای هیچ شتێک نەمێنێ لەبەروی ئیشەکەی لەبەرەوە پێشەوەی داخلی بابەتەکەی پێشوی باڵ مۆزوعەکە بیت ئەبێ وریابی ئەوەی کە هاوسەنگی بەردەوام ڕاقی لە بینی خۆت کۆمەلگاکەت کە خێزان و کەس و کارەکەتە لەگەڵ ئیشەکەدا کە توایە مانە ڕاگی لە ڕووی دەروین تو کاکە کەسێکی سەرکەوتوی لە حیاتەوە ئەتوانێت پەنجەی باشە بۆ ڕابکێشتێ بڵێ ئەم کەسە سەرکەوتۆ لە ژیانە زۆر بەڕێز کارزان جەمال ماسە لە دەروون ناسی سوپاس بووی لەم تۆرە سلام